ئەمڕۆ پێشکەوتنی زانستی پزیشکی لە قۆناغی جیاواز و خێراییەکی بەرچاودایە و بە زوویی ڕۆچۆتە ناو وردەکاری ئەنجامدانی نەشتەرگەری و ئاسانکاریەکی بێوێنە لە چارەسەر و دەستنیشانکردنی نەخۆشیە جۆربەجۆرەکاندا دەبینێت و بیر و بیرۆکەی نوێ و ڕێگا و شێوازەکانی چارەسەریش هەماهەنگ لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا هەنگاوی فراوان دەنێن. خۆشبەختانە تاوەری تەندروستی سمارت لە استراتیژی کار و ئامانجی خزمەتکردندا لە هەر یەک لەم پێشکەوتنانە سوود وەردەگرێت و لە هەر گۆشەیەکی ئەم بوارانە و لە هەر جێگایەک بەردەست بێت بەکاری دەهێنێت و پزیشکانی بەڕێزیش هەمیشە لە پرۆسەی نوێبوونەوەدا کار و چارەسەرەکانیان ئەنجام دەدەن. ئەم نەخۆشە سەردانی کردین دوای ئەوەی کە 2 ڕۆژ ئازاری سکی هەبوو، سەردانی کردین لە نەخۆشخانەی سمارت بەشی فریاکەوتن داخەڵ بوو. پاش ئەوەی کە پشکنینی پێویستی بۆ کرا، بۆمان دەرکەوت کە نەخۆشکە ڕێخۆڵە کوێرەی هەیە، واتە ئیلتیاباتی ڕێخۆڵە کوێرەی هەیە. لە پاشەوە قەراری عەمەلیاتمان بۆدا نەشتەرگەری وەکەین. ئەلحەمدولیلا نەشتەرگەری بە نازوور بۆ دەکەین لێرە لە نەخۆشخانەی سمارت و نەشتەرگەریش ئینشاءڵڵا باشە بێ و نەخۆشەکە لە دوای نەشتەرگەری لە دوای چەند سەعات دەگەڕاتەوە.